دەزگای خێرخوازی سۆمای چاوان لە پرۆژەیەکی دیکەی مانگی پیرۆزی ڕەمەزاندا موچە و سەبەتە خۆراکی دابەش کرد. دەزگاکە بەر لە وادەی خۆی موچەی مانگی ئاداری دابەش کرد وەک هاوکاری و ئامادەکاری بۆ جەژنی ڕەمەزانی پیرۆز. لە هەمان کاتیشدا 1500 سەبەتە خۆراکی بەسەر خانەوادە بێباوکەکاندا دابەش کرد. سۆمای چاوان لەو مانگی ڕەمەزانەی خێر و بەرەکەتی بەسەردا ڕژا لەخوای گەورە بەزیاد بیتن 1500 سەبەتەمان توانی دابین بکەین کە دابەش بکەین بەسەر جاری یەکەم بەسەر بێباوکەکان بۆ دوایش بەسەر هەژارەکانی کە ئەهلی زەکاتن. ئینشاڵڵا بەسەر هەمویاندا دابەشی دەکەین. هەر خانەوادەیەکی ئەو ئەگەر معاشی ناتبی ئینشاڵڵا ئێمە معاشەکە هەر پێ دەدەین. سۆمای چاوان بۆتە باوک و کەسوکار بۆ بێباوکان لە بۆنە و جەژنەکان جل و بەرگیان بۆ دابین دەکات و سەبەتە خۆراک پێشکەش بە خانەوادەکانیان دەکات. کەسوکار و منداڵانی بێسەرپەرشتیش سوپاسی دەستگاکە دەکەن کە هەردەم ئەرکی سەرشانیان سووک دەکەن. زۆر گرنگە، زۆر یارمەتی فەقیران و بێباوکان و بێوەژیانیان دەیات دەستخۆشیان لێ دەکەم. خوا خێریان بنووسی، خوا خێری ئەوانش بنووسی کە یارمەتیمان دەدەن و خوا خێری سۆمای چاوان بنووسی، خوا خێری ئەوانی بنووسی کە لۆمان دێنن. بەڕاستی زۆر بە کەلکمان هاتینە. خوا خێری دەستگای سۆمای چاوان بنووسی، خوا خێری خێرخوازان بنووسی لەبەرەوەی کە بۆ مانگە ڕەمەزانی موچەی دابەش کردووە و سەبەتە خۆراکی ئامادە کردووە لە بۆ مەدەبتە بارسوچی. خوا خێری هەموو لایەکی بنووسی و خوا خێری ماندیبوونیان بنووسی کە ئەوان لەگەر ئێمە زۆر هیلاکن. دەستیان خۆشبی، خوا خێریان بنووسی، ئاور لە منداڵە بێباوکەکان بێنازەکان دەدەنەوە. وەڵی ماوەی شانازیەکە جێگای دڵی خۆیان کردووە لە دڵی منداڵە بێباوکەکان و دایکە هاتیوەکان و ماشەڵڵا لێبی خوای گەورە نمونەیان زیاد کە هەر خوای گەورە سەرفراز دنیا قیامەتیانکە. جگە لەم 1500 سەبەتە خۆراکە کە دەستگای خێرخوازی سۆمای چاوان لە چەند پرۆژەیەک و لە ئێوارەخوانەکاندا 150 سەبەتە خۆراکی دیکەی دابەش کردووە کە کۆی سەبەتە خۆراکەکانیش کە دەستگاکە بە هاوکاری خێرخوازان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دابەشی کردوون دەبێتە 1675 سەبەتە خۆراک. ئەمە جگەلەوەی جلوبەرگی جەژنیشی بۆ منداڵانی بێباوک دابین کردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.